بەشێکی بەرچاو لە مامۆستایانی ئاینی و وتابێژانی هەینی با جیاوازی ڕنگ و بیرکردنەوەیان ڕخنیان لە دژواری و خراپی دۆخیژان و گوزەرانی هاوڵاتیان کرد. مامۆستایانی ئاینی کە خۆشیان بەشێکن لەو کۆمەڵگەی لە ماوەی ئەم ساڵدا موچەخۆرانیان تەنها 4 موچەیان وەرگرتووە وەک هەر تاکێکی کۆمەڵگەیەش و ژانی ئەم دۆخەیان چەشتووە. خەڵک دوژمنی هیچ حیزبێک نییە، دوژمنی حکوومەتیش نییە، دوژمنی ئەو کەسانن ئەو گەندەڵکار و مافیانە کە لەسەر حکوومەت و حیزبەکانش بوون بەبار کە ڕۆژیان بەو ڕۆژە گەیاند. ئاخر هەر ئەو میلەتە بوو لە دژی سەدام لە دژی بەعس ئامادەی هەزاران قوربانیدان بوو، ئامادە بوو ئەنفالی قبول کرد، چیمیابارانی قبول کرد، بەدەرەی قبول کرد. مامۆستایان ئاماژە بەوە دەدەن کە خەڵک بەهۆی خراپی بەڕێوەبردن و دەسەڵاتداریەوە وای لێ هاتووە پەنا بۆ بەغدایەک دەبا کە خۆی دەیان قوربانی بۆ جیابوونەوە لێی داوە. ئەو میلەتە هەزاران یەک قوربانی و شەهید و تەضحیەیدا بۆ ئەوەی لە بەغدا جودا بێتەوە. چێ وای لێ کرد ئەمڕۆ هاوار بکا بمان خەنەوە سەر بەغدا؟ ئەمانە بەرپرسیارن کە بەم ئەم میلەتە شۆڕژێڕەیان وا لێ کرد. ئەوانەی ئەو خەڵکە ڕاپەڕیوە تۆمەتبارەکە ئەوە با بزانێ خۆی تێرە و ئازیژی تێرش ئاگای لێی برسی. ئەگەنا ئەزانی ئەوەی لە نزیکەوە ئاگای لە ناخی هەڵقوڵچاوی ئەم خەڵکە هەژارە بێ ئەزانێ لە چ مەعانات و هەژاریدا ژیان بەسەر ئەبن. مامۆستایانی ئاینی کە بە حەقیقەت شوێنکەوتەی پێغەمبەری پێشەوا بن درودی خوای لەسەر بێ دەبێ بەگوێی ئەو بکەن و لانی کەم بە قسە لە بەرامبەر خراپە و ستەمی دەسەڵات بوەستنەوە و با ستەمکار بڵێن بوەستە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ نەک تەنانەت مافی ئینسانەکان ئەوەی کە زوڵم و ستەمی کردووە وەردەگیرێتەوە، تەنانەت مافی حەیوانێکی بێشاخ، حەیوانێکە شاخی لێپەرژیمە لە ڕووی جەنابتان، لە ڕۆژی قیامەتە لەو حەیوانە شاخدارە دەسەندرێتەوە کە قۆچی داوە لێ و ئەزێتی داوە. ئەی مافی 5 ملیۆن مرۆڤ ئاخۆ لە ڕۆژی قیامەتە خوا لێیەگەڕێ خەشیەتە الئینفاق. جگە لە ئاەتەکانی خوای پەروەردگار کە بەردەوام هۆشداری داوە لە ستەمکاری و بەڕێوەبردنی خەڵک بە شێوەی نادادی، فەرمودەکانی پەیامبەریش بە ئاشکرا ئاماژەیان بۆ داوە ئەگەر کاروبارەکان بە تایبەت لە ڕووی بەڕێوەبردنی کۆمەڵگەوە درانە دەستکەسانی نەگونجاو بەو کارانە ئەوە چاوەڕێی بڵاوبوونەوەی ستەم و کۆتایی هاتنی دنیا بکەن. هەر شتێکە لە جێی خۆیان نەبوو دانرا ئەوە زوڵمە. بۆ نمونە کەسێ دکتۆر نەبێ بکرێ بە دکتۆر، کەسێ مامۆستا نەبێ بکرێ بە مامۆستا، کەسێ بە کەڵکی ئەوە نەیە 4 بزن بدەیتە لای بەڵام شەعبێ بدەیتە دەستی. هەر کاتێ ئەم شتە ڕوویدا ئەو کاتە زوڵم پەیدا دەبێ. مامۆستایەکی دیکە لە بەشێکی وتارەکەیدا لە ژێرناوی چۆن لە ستەم ڕزگارمان دەبێت باس لە دۆخی ئەمڕۆی هەرێمی کوردستان دەکات کە خەڵک ستەمی لێ دەکرێت. ڕوودانی گۆڕانکاریش بە گۆڕینی تاکەکان خۆیانەوە دەبەستێتەوە. ئەبینین ئێمە ستەممان لێ دەکرێت، مافمان نەخورێت، مەعاش نادرێت، ئەها بڵێت ستەم تاریکاییەکە داوێتی بەسەر وڵاتی ئێمەدا. هۆکارەکەی چییە؟ غەڵەتەکە لەکوێوەیە؟ ئایا غەڵەتەکە تەنها لەم دەسەڵاتدارە ستەمکارە عەلمانیەدایە کە وڵاتی ئێمە بەڕێوە دەبات؟ یانە بێ ئێمە خۆمان بگۆڕین؟ ئەڵڵا جەلە جەلالوهو ستەمکارانی خۆش ناوێت، بەڵام ئاگادار بین پێش ئەوەی داوای گۆڕانکاری بکەین لە خەڵک ئەبێ خۆمان بگۆڕین. ئاگادارکردنەوەی کۆمەڵانی خەڵک بۆ دەسەڵاتداران بە تایبەت ئاگادارکردنەوەی مامۆستایانی ئاینی و توێژە دەستەبژێرەکان لە پەرۆشیەوەیە. ئەوەی تیغی زیاتری لەو ئاگادارکردنەوەیە بەردەکەوێ دەبێ زیاتر هەست بە پەرۆشیەک بکات و زووتر هۆشیار بێتەوە. على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد.